والله لاپەڕەیەکی ئەمن دەڕەشمان هەیە لای هاوپەیمانان لە ڕووی ئەوە سەرۆت و سامانی ئەم وڵاتە کەس نازانێت چی لێ نەوت کەس نازانێت چی لێ قاچاق جارێکی دیکە لێ دوانە توندەکانی کادیر و بەرپرسانی پارتی وێشێتی گەڕی لە پەیوەندیە وشقەڵاتوەکەی ئەو دوو حەزبە بەرداوەتەوە فەرماندا سەربازەکانیان چاولێک سوور دەکەنەوە و ڕابردوو بیری یەکدی دێننەوە لەبارەی دۆخی ئێستای هەرێمیشەوە یەکتر تاوانبار دەکەن و هەڕەشە لە داهاتووی یەکدی دەکەن ماوەی 30 ساڵە پارتی وێچەتی بەردەوام ژینگەی سیاسی و ئیداری هەرێم بەلاڕێدا دەبەن و باوەی هەنگاوە ناتەندروستەکانیشەوە لە ئێستادا دۆخی حکومڕانی کوردی لە لێواری کەوتندایە و ئەمە کۆی گشتی خەواری هەرێمی خستووەتە بەرمەترسی لە ناوچوونەوە دەسەڵاتدارانی هەرێم جیاواز لە رەزمونێکی دیکە حکومڕانی لە جیهان هەردوو گۆمی ناکۆکی و گەندەڵیان هێندە قوڵ کردووەتەوە تەواوی هیوا و ئومێدەکانی خەڵکیان تێدا خنکاندووە ئێستاش لە بری هەڵگرتنی بەرپرسیارەتی و هەنگاونان بەرەو چارەسەرکردنی دۆخەکە بەردەوام یەکدی تۆمەتبار دەکەن وارکامیان تۆپی خەتا بۆ لاکەی دیکە فرێدەدات کە لە بنەڕەتدا هەردووکیشان خەتابارن و ئەباڵی ئەم دۆخەیان لە ئەستۆدایە گەندەڵی و ناکۆکی و ململانەی ناتەندروستی پارتی وێچێتی تەنها لێکەوتەی ناوخۆییان نەبووە بەڵکو زیانی لە ناوبانگی هەرێمی کوردستانیش داوە پێگە و قەوارەکەی خستووەتە مەترسیەوە و ناوی حکومڕانی خۆماڵی زڕاندووە ئەمە ژوای کردووە پاڵپشتی نێودەوڵەتی و زلێزەکانی جیهان بۆ هەرێم کە ئەوانیش لە بنەڕەتدا ئەو پاڵپشتیان بۆ بەرژەوەندی خۆیان ویستووە لە کزی بدات و پێداچوونەوە باڵوێستەکانیاندا بکەن لە ماوەی ڕابردوو داریەکە لە نوێنەری نەتەوەی گەرتوەکان لە عیراق کونسڵخانی ئەمریکا و دیپلۆماتکارانی وڵاتانی جیهان بەڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ جەختیان لەوە کردوتەوە کە باوەی ناکۆکیە نەوخۆیەکانەوە پێگەی هەرێم لە عیراق و ناوچەکە لاواز بووە دۆستەکان ڕەنجاون و دەسوەردانی دەرەکیش زیاتر بووە ئەمەش دوور نییە چارە نووسێرێم لە بریەوەی کە بەرەو کەناری ئارامی بڕوات مەل بەرەو کەند و تافگەی مەترسی بنێت درێژەکێشانی ناکۆکیەکان و گەورەبوونی ئاڕەشەی گەندەڵی زۆرینەی وڵاتیانی ناومێت کردووە ئارەمی خستووەتە دۆخێکی چەقبەسووی نەخوازراوە و دیاریش نییە ئایا ئەو ڕێژە بەرزەی هۆشداریدانی نێوخۆی و دەرەکی پارتی وێچەتی بە ئاگادێنێتەوە یان بەهۆی بێباکیانەوە درێژە بە بۆشکردنی زیاتری جێرپەی خۆیان دەدەن و ئاشبەتاڵ و نسکۆیەکی دیکەی هاوشێوەی ئەوەی چارەگی سێمی سەدەی ڕابردوو دەنووسنەوە.